لە چوارچێوەی سەردانەکەیدا لاهور شێخجەنگی پرسە و سەرخۆشی و هاوخەمی بە کەسوکار و بنەماڵە تێکۆشەرەکانیان گەیاند و نیگەرانی قوڵی خۆشی دەربڕی و ڕایگەیان کە هەندێک کەس و لایەنی بەرژەوەندی خواست خۆپیشاندانەکانیان بەلاڕێدا برد کە تێیدا مامۆستا و فەرمانبەران و هاوڵاتیان داوای مافی ڕەوای خۆیان دەکرد. داوایان دەکرد حکوومەت خۆی بە بەرپرسیار بزانێت لە دابینکردنی موچەکانیان، لە چارەسەرکردنی کێشەکان و تێپەڕاندنی ئەم دۆخە کە بەداخەوە دەرەنجامەکەی ڕووداوی نەخوازراوی لێکەوتەوە و خوێنی چەندین گەنج بە ناحەق ڕژا. لاهور شێخجەنگی ئەو تۆمەتانیشی ڕەت کردەوە کە بۆ داپۆشینی سیاسەتە هەڵەکانیان پێیان وابوو دەستی دەرەکی لە پشت خۆپیشاندانەکانەوە هەبوو بێت. هاوکات سوپاسی هەڵوێستی جوامێرانەی کە سوکاری قوربانیەکانی کرد کە سەرباری لە دەستدانی ڕۆڵەکانیان لە خەمی میلەتەکەیاندان و چاویان لەوەیە کە کێشەکان چارەسەر بکرێت و گوزەرانی هاوڵاتیان باشتر بکرێت، یاسا مافەکانیان بۆ وەربگرێتەوە. وتیشی لە کاتی ئەو ڕووداوە نەخوازراوانەدا لە بەغدا بووین بۆ زەمینەسازی و چارەسەرکردنی کێشەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ لەسەر بنەمای یاسا و دەستور، چونکە پێمان وایە کلیلی چارەسەرکردنی کێشەکانمان لە بەغدایە. لە هەوڵەکانیشمان بەردەوام دەبین بۆ چارەسەرکردنی یەکجاری کێشەکان لە پێناو دابینکردنی ژیان و ئارامی بۆ میلەتەکەمان. دەبێت لە پێناویشیدا هەمووان هاوکار و پشتیوانی یەکتر بین و کۆتایی بە کێشە و ململانێ سیاسیەکان بهێنین. لاهور شێخجەنگی دووپاتیشی کردەوە کە دەبێت حکوومەتی هەرێم خۆی بە بەرپرسیار بزانێت لە ئاست چارەسەرکردنی کێشەکان، لە دابینکردنی ژیان و گوزەرانێکی باشتر و شایستە بۆ هاوڵاتیان. دەبێت مەلەفی شکست خواردووی نەوتی هەرێم تەسلیمی بەغداد بکرێت و لە بەرامبەردا بەغدا شایستە داراییەکانی هەرێم دابین بکات. تەکیدیشی کردەوە ناکرێت چیتر فرۆشتنی نەوت ببێتە مای نەهامەتی و قەرزاری. هاوڵاتیانی ئەم هەرێمە شایستەی ئەوەن کە لەژێر چەتری داهات و سامانی وڵاتەکەیان ژیانێکی ئارام بەسەر ببەن. چیتر میلەتەکەمان باجی عینادی سیاسی نەدات. دەبێت بیرمان لای بەرژەوەندی گشتی بێت. لە کۆتاییدا لاهور شێخجەنگی وتیشی با هەموو دەست بخەینە ناو دەستی یەکتر بۆ ڕێگرتن لە زیاتر برسیبوونی خەڵک، بۆ ڕێگرتن لە بێموچەیی. ڕایشیگەیان کە لە ڕۆژانی داهاتووشدا کە سوکاری سەرجەم قوربانیەکانی تر بەسەر دەکەینەوە، لە بەرامبەردا کە سوکاری قوربانیەکان سوپاسی سەردان و بەسەرکردنەوەکەی لاهور شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتیان کرد و هیوای سەرکەوتن و بەردەوامیان بۆ خواست.